سڵاوتان لەبێ خۆشەویستانی چەناڵی یوتیوبی ئاسۆ عوسمان ئەمجارە لەگەڵتانم بە پێدانی سریلاک ساڵی 2021 ئینتاجی نوێ ماشاءڵڵایان لێبێ سێ بەچکە بلوفرۆنتتمان هەیە ئینتاجی شاری سلێمانی خۆشەویست لەگەڵمان بن شێوازی سریلاک پێدانیان بۆ ئێوە تۆمارەکەین هەتا ئێوەش توانن چێژێکی لێ ببینن ئینشاءڵڵا ماشاءڵڵا ئەمڕۆ 26 2021 حەجمی بەچکەکانمان ماشاءڵڵایان لێبێ زۆر جوان گەشەیان کردووە وردەوردەوە پەڕ دەرەکەن گەل لە ڤیدۆکە وازەح بێ وردەوردە پەڕەکانیان دەرکردووە سەریان پەڕی زەردەکەی تیا دەرکەوتووە ئەڵقەکانیان لە قاچایە ماشاءڵڵا زۆر جوان بۆ هیوایەی هەموو کەسێک کە ئاواتەخوازی هێنانەدی بەچکەیەکی ئاوایە لە شاری سلێمانی لە شاری هەولێری خۆشەویست لە هەر چوار پارچەی کوردستان بتوانێت ئینتاجی شتی ناوازە و دەگمەنی هەبێ. سوپاسان دەکەم بۆ سەبسکرایبکردنی چەناڵەکە و لایکردنی ڤیدۆکە و شێرکردنی تا بۆ هەموو دنیای بسەلبێنین کە سلێمانی خۆشەویست کوردستانی خۆشەویستیش هیچی کەمتر نییە لە هەموو وڵاتەکانی جیهان و ئەتوانێت بەرهەمی ئینتاجی تووتی ناوخۆی هەبێ ئەتوانێت بەرهەمی زۆر لەمە قورستر و گرانتری هەبێت کە لە پێشتریشا بینیمانە لە شاری هەولێری خۆشەویست ئینتاجی مەکاومان هەبووە ئینتاجی کۆکاتۆ هەبووە لای کاکدانای خۆشەویست ئینشاءڵڵا بەویستی خوای گەورە ئینتاجی یەلۆنا بەڕێوێ لەلایەن خۆمەوە ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتیمان بە هەوڵەکەمان بۆ داوە و ئەوەی کە ماوەتەوە ئەمێنێتەوە سەر ئەو ڕستقی خوای گەورە گەر قەراری دابێ بۆ ئێمە بێ و ئەم ساڵیش ڤیددیۆ بۆ ساڵی سێم ئینتاجی نوێی بلوفرۆنتە دەکاتان بۆ نمایشەکەم بۆ هیوایی ببێتە مای چێژبینین و کات بەسەربرنێکی ئێوەی خۆشەویست لەگەڵمان بن. تۆڵی خۆشەویستان ئەبێت زۆر دڵنیا بن لەوەی کە سریلاکەکە سرنجەکە ئەکەنە لای ڕاستی تەیرەکەەوە بۆ هەموو تەیرێک هەروایە هەروەگەزانن لای چەپی سیەتی لای ڕاستی تەیرەکە کە ئەکاتە دەستی ڕاستی خۆت ئەگەر پشتی لە خۆت بێ لای ڕاستی تەیرەکە بۆری هەناسەی لە لای ڕاستێتی زۆر ئاگاداری ئەوە بن چکە کۆمەڵی خۆشەویست هەبووە کە بەچکەی تەیریان لەلا دوور بە مردار بۆتەوە بە بۆنەوەی خنکاوە بۆری سریلاک چۆتە بۆری هەناسەیەوە وردەوردەوا پەڕەکانی دەرەکات ئەمە یەکەم بەچکەمان بسم الله ما شاء الله اللهم صل على محمد وعلى آل محمد بەچکەی سێمە ماشاءڵڵای لێبێ ئەمیش چاک گەورە بووە ماشاءڵڵا بسم الله هەروەکە بینن خۆشەویستان بەچکەی سێمیان دوو ڕۆژ لەوانی کە بچووکترە ماشاءڵڵای لێبێ بلوفرۆنتت ئەمەزۆن شاری سلێمانی خۆشەویست ئاسۆ عوسمان سۆفی تایبەت بە ئاسۆ عوسمان سۆفی خۆشەویستان من وەکو هاوکاریەک بۆ پێدانی خواردنەکانیان سریلاکیانێمە سوپاس بۆ خوا دایک و باوکیان زۆر بەباشی گەورەیانەکەن بەڵام ڕۆژانە جارێک دوو ڕۆژ جارێک کۆمەڵی ئەم سریلاکەکە خۆم دروستم کردووە سریلاکی حازری بازار نییە خۆم دروستم کردووە لە هاڕین و وردکردنی کۆمەڵی سریلاکی زۆر تایبەتی ئەنواع لە تەیرەکان وردم کردووە و پێیانەدەم لەبەر زیاتر پڕڤیتامینتر و لەبەر زووتر گەشەکردنیان هاوکاریکردنێکی دایک و باوکیان لە بەخێوکردنیاندا ماشاءالله بسم الله
چۆکەکانی تیژە بن مەش بەچکەی سێممان ماشاء الله. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا تەماشای ئەم ڤیددیۆتان کردووە. سپاس بۆ سەبسکرایبکردنی چەناڵەکەم لە یوتیوب تا بتوانن زۆرترین ڤیددیۆ لە بواری ئینتاجی تووتی لە شاری سلێمانی خۆشەویست کە تایبەتم کردووە ئەم پەیج و ئەم چەناڵم تایبەت کردووە بە بواری باڵندە کە خۆم لە بوارێکیکە ئیشەکەم. الحەمدولillah ئەمە ئاواتەخوازی من بووە و هیوایەتی ڕۆژانەم بۆ هیوایەتمە لە مناڵیەوە تاوەکو ئێستاشی لەسەر بێ بە ئاواتەوە بم ڕۆژە لە ڕۆژان ئینتاجی شتێکی تایبەت بگرم. شکر بۆ خوا کە پێی گەشتین بۆ هیوای هەر کەسێک خوازیارە هەر کەسێک ئارەزوومەندی شتی تایبەت و شتی ناوازەیە بتوانێت ئینتاج لە باڵندەی تایبەت و دەگمەنەکان بگرێ تاوەکو بتوانین ئەگەر بە بچووکترین خاڵێکیش بێ نقطەیەک دروستکەین و لەسەر بەرزکردنەوەی ناوی شارەکەمان ناوی وڵاتەکەمان کوردستانی خۆشەویست. سپاس بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە و تا ڤیددیۆ ئایندە بەخواتان ئەسپێرم. زۆر سپاس.